من ئیش لەسەر ئەکسسواراتەکەم کە ئەکسسواراتەکانم زیاتر مرو بەکارێنم لەو جۆرە مرۆانێش کە زۆر گرنگی پێ ئەدەم مرواری و جۆرێتی بەردەکانە کە لەم ساڵدا زۆر مۆدێلی ئەم جۆرە ئیشانن هەروەها بەشداریکردن لە پێشانگاکاندا کارەکانی ئێمە زۆر ئەناسێنێت پاستە لە ڕێگەی پێشانگاکانەوە ئێمە ئەتوانین کارەکانمان بناسێنێت لەگەڵ ئەوەشدا من خاوەن پێیجێکی خنجیرانم لە ئینستاگرام کە لە ڕێگەی ئۆنلاینەوە داواکارەکان وەردەگرم و ئیشی لەسەر ئەەکەم داواکارەکانیش لەسەر خواستی کەسەکان وەرەگرم و بەپێی ئەوە دیزاینی بۆ ئەەکەم و ڕێگەکان ئەگونجێنم پیجەکەی من بە ناوی دەشە دیزاینە لە ئینستاگرام زۆر سپاس بۆ ئێوەش. سڵاو من شەم ئەسمانم تەمەنم 13 ساڵە قوتابیم لەم هاوینەی ئەم ساڵەوە دەستم کرد بە کاری دەستی ئەم وتومروانە و دروستکردنی چەند ملۆنکە و ئەکسسواراتێکی کاری دەستی هەر لە مناڵیەوە حەز و خولیای دروستکردنی ئەم شتانم هەبوو هەمیشە حەزم لە بەکارهێنانیان بووە هەر بۆیە بیرم لەوە کردەوە کە دەست پێ بکەم و خۆم هەوڵ بەم بە دروستکردنی چەندانێک هەر بۆیە دەستم پێ کردووە و بەرد و زۆر مروی تایبەت بەکارێنم لە کارەکانما و زۆرم حەز لە کارەکە وەڵی خۆم زیاتر هەوڵی بۆ ئەم بە بیرکردنەوە و تێکەڵکردنی خۆم و ئینتەرنێتیش زۆر جار سوودی هەبووە بۆم و فیکرەم لێ وەرگرتووە بێگومان و فرۆشتنی شتەکانیشم ئاها بەم شێوەیە لە ئیڤێنت و فستیڤاڵەکاندا لە پیجی خۆشم هەیە تایبەت بە خۆمە و لەوێشەوە زۆر جار ئۆردەر و داواکاریمان لێ ئەکرێت و ئەیگەێنین بە کەسەکە. لەم پێشانگا بەشداریم کردو لە کاری دەستی و کڵاوزەڕ و شمڵ و مێخەک یا فراخش هەموو شتی کوردەواری خۆمان شتەکانی من هەموو شتی کوردەواری خۆمان لە شتی کوردەواری کۆنەکانی سەمۆدی ئەو شتانەیە منەکو خۆم هەر ئەم شتانیش بەکارم شتی کوردەواری خۆمان ناگەڕم بە دوایی شتی ئەم شتە تازەوینانە بە دوای شتی کۆنەکانەوە من